گفتوگۆی دابەشکردنی زەوی دەکەن. هەندرێن عەلی 31 ساڵە فەرمانبەرە و کرێچییە. 3 فەرمانی وەرگرتنی زەوی هەیە، بەڵام تا ئێستا سوودمەند نەبووە لە وەرگرتنی زەوی. چاوەڕێیە لە سنوورەکە دەست بە دابەشکردنی زەوی بکرێت بۆ ئەوەی ئەو فەرمانبەرانی تریش زەوی وەربگرن. 31 ساڵە فەرمانبەرم لە بەڕێوەبەرایەتی کارەبای ڕاپەڕین. تاکو ئێستا زەویم وەرنەگرتووە. 3 فەرمانی زەویشم هەیە لە ناوچەکە، هەتاکو ئێستا وەرمان نەگرتووە. بەڵام ئینشاءڵڵا لەو فترەیەدا لەو ئەوەیدا ئەو وەزە ئەم فەرمانانەی کە دەرچوون بەشکم زەویەکانمان بدەنێ و ئەمەش ببژێنەوە وەکو هەتا ئێستاش هەر کرێچیم. ماوەی خزمەتم 14 ساڵە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ناوم دەرچووە. تا ئێستا لە سنووری دارێ ڕاپەڕین واتە سەرۆکاتی شارەوانی ڕاپەڕین تا ئێستا زەویەکانیان دابەش نەکردووە. ئێمەش پێمان خۆشە وەکو شوێنەکانی دیکە شارەوانیەکانی دیکە کە ئەمری زەویەکانیان دەرچووە و ئێستا دەست بە دابەشکردنیان کردووە. پێویستە سەرۆکاتی شارەوانی ڕانیەش دەست بە دابەشکردن بکات. لە سنووری دارە ڕاپەڕین 24,000 فەرمانبەر ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە. بە پێی خاڵبەندی لە قۆناغی یەکەمدا 14,000 فەرمانبەر زەوی وەردەگرن. لە ئێستادا شارەوانیەکانی ڕاپەڕین سەرقاڵی ئامادەکاریە بۆ دابینکردنی زەوی. زیاتر لە 2000 پارچە زەوی ئامادە کردووە. دەیەوێت تەواوی زەویەکان دابین بکات و بەسەر فەرمانبەراندا دابەشی بکات. ڕۆژەی 24,000 فەرمانبەر بە نزیکەی لە سنووری ئێمە زەوی وەردەگرێ، شمولی زەوی دەکا و لەو عەدەدا 14,000 تقریباً بۆ 14,500 لە سنووری خودی بەڕێوەبەرایەتی گشتیەوە، 9,500ەکەش لە سنووری شارەوانی ڕانیەیە کە هەر سنووری ئێمەیە. ئێمە زەوی فەرمانبەران بۆیە تا ئێستا هیچ تیر و پشکێکمان نەکردووە لەبەرەوەی کە دابەشکردنی زەوی بە خاڵبەندیە و دوو وەزارەت هەندێک لە ناوەکان نەگەڕاوەتەوە، هەندێک کەسیش کە ناوی نەگەڕابوو ئەوانشمان بەرز کردێتەوە. 2000 زەویمان بە نزیکەی ئامادەیە و پێویستمان بە 12,000 ترە. ئەم ئامادەکاری ئەمەیە بۆ ئەوەیە کە سەرجەم فەرمانبەران وەریگرێت. لە سنووری ئیدارە ڕاپەڕین 12 شارەوانی هەن. 3 شارەوانیان نەخشەی بنەڕەتیان نییە. شارەوانیەکانی تریش نەخشەی فراوانکردنی شارەکانیان داوەتە وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی پەسەندی بکات و زەوی بۆ فەرمانبەران دابین بکەن. ژمارەیەکی زۆری فەرمانبەرانی سنوورەکە کە ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە ساڵانێکی زۆرە چاوەڕوانی وەرگرتنی پارچەیەک زەوی دەکەن. شارەوانیەکانی ڕاپەڕین ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەوەی زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. ئەمە ژوا دەکات چاوەڕوانیەکانیان کۆتایی پێبهێنێت. خالید ئەحمەد، کورسات نیوز، دەڤەری ڕاپەڕین.